وڵات زان و خۆشەویستانمان باز لە بەخشینێکی گەورەی خۆی باڵادەست دەکەین، باز لە ئەوە دەکەین کە خۆی باڵادەست چەندی نیعمەتی گەورە گەورەی پێبەخشی. یەکێک لەو نیعمەتانە بۆ سەرزەوی، بۆ بوژانەوەی سەرزەوی، بۆ مرۆڤایەتی، بۆ هەموو گیانداران بوونی باران و بوونی ئەو ئاوە بەڕەحمەی ئەو ئاوەیە کە خۆی گەورە بە ڕەحمی خۆی دەیبارێنێ بەسەر ئەم زەویەدا. باز لەو دەکەین کە موسڵمان چۆن قەدری ئەم بەخشینە گەورەیە بزانێت، چۆن قەدری ئەم معجیزە گەورەیە کە خۆی باڵادەست پێمان دەبەخشێت و دەبینین کە ساڵانی ئەگە باران نەبوو بێت، بێ ئاوی بوو بێت، چەند کاریگەریەکی خراپی کردوتە سەر زەوی. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا یوسف محمود زانای ئاینی کە لێرە میوان. مامۆستا یان زۆر بەخێر سلامت پەروەردگار پاداش خێرتان باتون سەرچاومان. مامۆستا یان لەگەڵ هەر بارینی دڵۆپە بارانێک ئێمە تا چەند گرنگە ڕەحم و بەزەی خۆی باڵادەست ئەو بەخشینە گەورەی خۆی باڵادەست پێی بەخشین لەوەی کە نیعمەتێکی گەورەی پێداوین بیری لێ بکەینەوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کەوا نیعمەت و بەخشەکانی بێ کۆتاییە، ڕەحمەت و میهرەبانیشی بێ سنوورە. سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە و لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە فراوانن، ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆیان هەیە. نیعمەتەکانی خۆی پەروەردگار لە ڕاستیە بێشمار و یعنی بێ ئەندازەیە. خۆی گەورە لە دوو جێگەی قورئانە فەرمێتی وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها، فەرمێتی ئەگەر ئێوە بتانەوێ نیعمەتەکانی خۆی پەروەردگار هەژمارکەن و یعنی حسابیان کەن ئەوەندە زۆرن حساب ناکرێت، چونکە نیعمەتەکانی خوا بەردەوام تازە ئەبێتەوە لەسەر ئێمە. دارم نیعمەتەکانی خوا یعنی جۆری زۆرە، هەندێکیان نیعمەتی معنەوین، هەندێکیان نیعمەتی مەخسووس و هەستپێکراون کە دیارە نیعمەتە گەورەکانی خوا ئەوەیەکەوە ئینسان خوا ڕێزی لە ئینسان گرتووە، پێغەمبەرانی بۆ ناردووە سەلامی خۆیان لەسەر بێ تاوەکو ڕێنمایی بکەن بۆی کەوە لەم سەرزەوی و ژیانەدا بتوانن بە جوانی و بە چاکی بژین و سەرنجام و پاشە ڕۆژێکی چاکیشان هەبێ. و ئەم زەویەی کە خۆی پەروەردگار بۆ فەراهەم کردوین بۆی کەواتیای بژین، لە ڕاستیدا خۆی پەروەردگار گونجاندووی شێتی بۆی کەوا ئینسان ژیانی بەردەوام بێت تێیدا. ئەگەرنا ئێمەم کەونە فراوانەکەوە سنووریشی نییە لە بەچاویەمە زۆر فراوانە، ینی شوێنی تر ناشک نابین کەوا ینی ژیانی تێدا بێ بەم شێوازەی سەر زەوی. بۆیە خۆی پەروەردگار زەوی جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه، فەرمێتی خوا زەوی بۆ فراهەم کردن. زەوی ئەوەی کە لە زەویە هەیە هەمووی خوا بۆ ئێمەی دروست کردووە و بۆ ئێمەی خەڵق کردووە تاوەکو ئێمە سوودی لێوەربگرین. جایشێک لەو نیعمەتە هەرە گەورانە کەوا یعنی ژیان بەبێ ئەو نیعمەتە نابێ، نیعمەتی ئاو و بارانە کە خۆی پەروەردگار لە دەیان ئاەتی قورئانی پیرۆزە ئاماژەی پێکردەوە، فەرمێتی ژیانی هەموو بوونەوەران لە ئاوە بووە. فەرمێتی وەجعلنا من الماء كل شيء حي، فەرمێتی هەموو شتێکی خاوەن ژیانمان لە ئاوە فەرهەمێناوە، لە ئاوە دروست کردووە و هەموو زیندەوەرێک کە ژیانی تێدا بێ پێویستی بە ئاوە. بۆیە خۆی پەروەردگار لە زۆر شوێنی تریشە لە قورئانە بیری خستوینەتەوە کە ئەمە نیعمەتێکی گەورەیە. فەرمێتی بۆ تەماشا ناکەن، مەسەلەن فەرمێتی أولم يروا أنا نسوق الماء إلى الأرض الجرز فنخرج به زرعا تأكل منه أنعامهم وأنفسهم أفلا يبصرون. فەرمێتی بۆ سەرنج نادەن کە خوا ئەم بارانەتان بۆ ئەنێرێ بۆ زەویەکی وشک و بورە و یعنی بێژیان، بەڵام لە ئەبینی ئەژێتەوە ئەنواع و ئەشکاڵ سەوزای و ژوجیا و درەختی لێ ئەڕێ، ئەبێتە مایی بەروبوومێکی گەورە بۆ خۆتان و بۆ ئاژەڵەکانیشتان، هەم خۆتان لێ خۆن و سوودی لێ وەرەگرن، هەو ئەم ئاژەڵانش کە ئێوە بەخێوانەکەن بۆ سوود و قازانج و کەڵکی خۆتان، خوا ئەوانش تان بۆ فەراهەم دێنێ. ئەفەلا توبسیڕون، بۆ سەرنج نادەن، بۆ بیری لێ ناکەنەوانێ. و لە ئاەتی تریشا زۆر باسی نیعمەتی ئاوی بۆ کردوین کە چەندێک گەورەیە و فەرمێتی وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون. فەرموویەتی ئێمە لە ئاسمانەوە بە ئەندازێکی تایبەتیش بارانتان بۆ بارێنێ، یعنی ئەگەر بێت و ئەم بارانە هەر بەردەوام بێ ئەو کاتە
ینی ئەو سوودەی نابێ بۆ ژیان بۆیە خوای پەروەردگار بە ئەندازەیەکی تایبەتی ئەیبارێنێ لە ئاسمانەوە و فەرمێ جێگیری شەکەین لە زەویدا ینی بە شێوازێک و بە هەلومەرزێکی تایبەتی کە مرۆڤەکان سوودی لێوەربگرن. زۆر باشە مامۆستا ئەمڕۆ زانست لەو پەڕی پێشکەوتنە ئەبینین چەندین داهێنانی جیاوازەکرێ و هەوڵ ئەدرێ بۆ نمونە بە شێوازی جیاواز باران ببارێنرێ بەڵام هێشتا ناگاتەوە ئەو توانە ئیلاهی کە خۆی گەورە ئەو بارانە دەبارێنێ ناتوانرێت دڵۆپێ ئاو وەکو ئەو دڵۆپە ئاوە دروست بکرێتەوە جا ئەمە تا چەندێک قودرەتی ئیلاهیمان بۆ دەرەخال لە گەورەی و باراندنی ئەو بارانەی کە بۆمان ئەبارێ. بەڵێ دیارە کردداری بارانبارین شتێک هەروە سادە و ئاسان نییە تۆ بیر بڵێ وڵا شتێکی زۆر ئاسان و یەکسەر ینی خی پەروەردگار هەموو ئەم ینی بوونەوەرەی مسەخەر کردو بۆی ئەم بارانە ببارێ لەلایەکەوە خۆرە لەلایەکەوە دەریاکانە لەلایەکەوە هەورە بروسخە و چەخماخی هەلو لایەک و کارەبایی پرۆزێکی ئاڵۆز و ڕێکخراویشە ئاڵۆز و ینی اینجا بەو شێوازە کە خوا ینی بڵاوە کاتەوە بەسەر هەموو زەویەدا بە هەموو شاخ و دەشت و دۆڵ و شار و شوێنێکە ئەم بارانە ئەبارێ بەو دڵۆپە جوانانە بەبێەوەی کەوا یەک بگرێت و بە شێوازی ینی شەپۆل و بە شێوازی ینی زۆر بدا بەسەر زەوی وێرانیکە هەری بە شێوازێکی تایبەتی خی پەروەردگار ئەینێرێ ئەنج بایەکانی بۆ ئەخاتە خزمەتەوەی کەوا بتوانێت ئەم بارانە ببارێ کەش و هەوا سەرما شاخەکان هەموو ئەمانە ینی پرۆسەیەکن لە دەستی بەشەرانی ئەگەر بەسەر بەشەر بشتوانێ ڕەنگە ینی سنوورێکی زۆر دیاریکراوی کەمی لەواتێ بێکەڵکیش بێت چکە ئەو خوای پەروەردگارە و بارانی کەی بارێنێ بارانێکی بە سوودە وەکو فەرمێتی وە یونەزیل الغەیث ئەو شتانی کە خوا هەر بۆ خۆی زانی چێگەلەوانە بریتێ لە بارانێکەوە سوودی هەیە کاتە مامۆستا بێ مرۆڤ بیر لەو بابەتانەش بکاتەوە کە چەندێک ئەم بابەتانە گەورەیە و ڕەنگە هەستی پێ نەکات. بەڵێ خوای گەورە فەرمێتی قل ئەڕایتم ئین ئەصبح ماؤکم غەورا فمن یأتیکم بماء معین ئەفەرمێ ئەگەر ئەی ئینسانەکان بۆ بیر ناکەیتەوە گەر خوا ئەم ئاوەی کە ئەم بارانەی کە پێی بەخشیوەن ئەم ئاوە ئەگەر ڕۆی بچێنێ بە زەویدا چکە لە ئاەتەکەی پێشوە ئاماژەمان پێکرد خوای گەورە فەرمی ئێمە لە ئاسمانەوەی بارێنین لە زەویشە ینی ئەندازەیەکی تایبەتی داێنین لە چەم و ڕووبارەکان و ئاوی ژێرزەوی کە زۆر هین نییە ینی بازێ ئەوە تا مرۆڤ بەهۆی کارێز و بیر و ئەو شتانەوە جاری وایە بە جوهدێکی کەم ئەیگاتێ ینی ئەوەندە خوای گەورە قولی نەکردووە ینی بڵین چەند مەتر 300 400 یا 1000 مەتر زۆر قوڵی بکە لە ژێر زەویە کە ئینسان دەستی نەیگاتێ بۆیە لە ینی بیرخستنەوەی نیعمەتەکە خوا فەرمێ ئێوە ئەگەر هەر لە ئاەتکەی پێشوە فەرمی وئینا عەلا ذەهاب به لەقادیرون ئێمە شتوانینەوە ئەوەندە ینی ببینە ناخی زەویەوە کە ئێوە دەسەڵاتتان بەسەریان نەبێت لێرەشا فەرمی ئەگەر خوا ئەم ئاوەتان ونکە لە زەویدا و بە ناخی زەویدا باتە خوارەوە فەمەن یەئتیکم بماء معین چێ هەیە بتوانێ ئاوێشی سازگار و شیرین و جوانتان پێ ببەخشێ. بێگومان مامۆستا ئیمامی موسلیم دەگێڕێتەوە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کاتێک کە باران دەباری بەشێک لە جلەکانی لا ئابربووی کە ئەنی بارانەکەی بەرکێ پێیان فەرموو بۆچی ئەمە ئەکەی ئەویش ئاماژەی بەوە کرد بوو فەرمووی کە ئەمە بارانی ڕەحمەتە ڕەحمەت و بەزەیەوە لای خۆی باڵادەسەوە هاتۆ پاک و بێگەردە ئەنی ئەوە پێی گەورە بووە جا مرۆڤ تا چەند گرنگە بە دڵ ئارامی و بە دڵێکی پڕگەورەییەوە سێری ئەو بارانە بکات و بە ڕەحمەتێکی گەورەی ببینێ کاتێک کە ئەبارێت. بەڵێ تەبان وەکو معلومی هەمووانە کە ئینسان لە نەبارینی بارانە هەر لە خۆ مرۆڤەکان هەز بە دڵتەنگی و دڵبژرانێک و بڵاوبوونەوەی نەخۆشی و پەتا و سوبحان الله ینی ئەوە نییە بڵێ وەڵام پاک و خاوێنم و من ماڵەکەم وا لێەکەم ئیتر تووشی نەخۆشی سوبحان الله سەیرەکەی هەموو خەڵکی تووشی نەخۆشیە بێ ئاژەڵەکان مەڕوو ماڵات و هین سەیرەکەی تووشی ناخۆشی و ناڕەحەتیە بن بۆیە ئەبینی لە کاتی بارانبارینە ئینسان جۆرێک لە ئاسوودەیی دەرونی بۆ دروستە بێ حەز بە دڵخۆشیەکە بۆیە ئەو فەرمودەی کە جەنابەت ئاماژەت پێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەمە ئەم بارانە تازە لای خوای پەروەردگارەوە هاتوون ئەنجا فەرمی دوعایەکەی فەرمی اللهم صیبا نافعا فەرموو خوای جان بیکە بە بارانێکی
خۆشی بە ڕەحمەتی دوور لە زیان و بەڵا کە سوودی هەبێ بۆ زەوی چونکە خوای گەورە بۆ خۆشی کە فەرمێتی بێقەدەر بە ئەندازێک گەل لەو ئەندازەی زیاتر بێ ئەبینی ئەبێتە مای تیاسوون و بەڵا و ناڕەحەتی مامسا لەگەڵەوەی کە هەمیشە باس لە بارانەکرێوەکو ڕەحمەت و بەرەکەت بەڵام زۆر جار ڕەنگە مرۆڤ پرسیاری ئەوەش بکە ئایا دەکرێت ببێتە بەڵاش بۆ مرۆڤ بۆ نمونە کە باس لە تووفانی نوح عەلەیهی سەلامە کرێت کە خوای گەورە بەو شێوازە ئەوانی لەناو برد و پێغەمبەر نوحی پاراز ئایا دەکرێت لە هەنێک کاتدا باران زیانی هەبێ بۆمانیان ئەو زیانی کە لە بارانەوەی بەچی هۆکارێکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم بابەتە چۆن ڕووکراوەتەوە بەڵێ تەبان لە قورئانی پیرۆزە دەبان زۆر باسی ئەوەش کراوە بەڵێ خوای گەورە فەرمێ وفرعون وقارون وهامان ولقد جاءهم موسى بالبينات فاستكبروا في الأرض وما كانوا سابقين فكلا أخذنا بذنبه فمنهم من أرسلنا عليه حاصبا ومنهم من أخذته الصيحة ومنهم من خسفنا به الأرض ومنهم من أغرقنا وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون خواباسي فرعون قارون هامان كافرمي أمانم حضرتي موسى وأم پیغمبر برزي خوان بدروزاني يعني تكبريان نوان خوای پەروەردگاریش سزای دان جا خوا فەرمێ هەمووانیانمان سزا داوە ئەو گەلانەی پێشوو ئەوانەی کەەوە یعنی وەڵامی پێغەمبەرانیان نەداوە پێغەمبەرانیان بە درۆ زانیوە تەکذیبی پێغەمبەرانیان کردووە ئەنجا لە عیناد و سەرکەشی و ینی ملبادانی خۆیانە لە حەق گەیشتونە ڕادەی تویانە قالوا ائتنا بعذاب الله إن كنت من الصادقين بەس هەموو پێغەمبەرەکانیان وتووە تویانە ئەگەر ئێوە ڕاستەکەن دوێ سزای خوامان بۆ بێ هەتا كوتا پیغمبر كمحمد المصطفى صلى الله عليه وسلم أويش هل وقالوا إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو يأتينا بعذاب أليم كان خوايا جانا ما أقر أميك محمد اللي راسته خوايا برد ما مسألة بارينا زي سخت ما مسألة بارينا بويا خوايا فرمي ما وأنا لدواء أويك يعني والله مي پیغمبران النداوة وأنا خوای پەروەردگار فەرمێ سزامان دا ئەنجا هەر یەکە و بەهۆی گوناه و تاوانی خۆیەوە نەک بڵێ خوا زوڵمیان لێ بکە جا فەرمێ هەیەنە بەردبارانمان کردوونکو قەومی لووت و ئەمانە هەشە خوای پەروەردگار بە نرکە و ناڵە و دەنگێکی گەورە لە ناوی بردوونوەکو عاد و سەمود و ئەمانە هەش بووە خوای گەورە بە زەویە ڕۆی چوون ئەنی ڕۆی چوونە بە زەویدا و بردوونی خوارەوە بە زەویدا هەشیان بووە فەرمێ غەرقمان کردوون وەکو قەومی نوح ولقل قومي نوح كخواي جورا بطوفان لناوي بردن يعني مشهدكي هو طبعا رنجا هر برنامج تايبتي بي بس كخواي جورا لصورة كاني أعراف ويونس مؤمنون وعنكبوت صورة تايبتي بناي صورة نوح لصورة تريشا صورة قمرة خواي پروردگار معنا باسي شوازي طوفانك وشوازي گفتوگوی قومی نوح لەگەڵ نوح سەلامی خوای لەسەر بێ و چۆنێتی ڕووداوەکە ینی بە سەدان ئاەتی لەسەرەکە ئینسان ڕەنگە لە بەرنامەیەکی کورتی ئاوایان نەتوانین بەڵام خوا فەرمێ ئەوانمان بە لافاو لە ناوبرد و قەومی فیرعەونیش خوای گەورە لە دەریادا خنکاندنی بەڵێ ئەکرێ اینجا خوای گەورە فەرمێ وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون أفرمي إيما ظلمان لێ نەکردن بەڵکو خۆیان زوڵمیان لە نەفسی خۆیان کرد کە وەڵامی بانگەوازی پێغەمبەریان نەداوە پێغەمبەرانیان بە درۆ زانی و داوای سزای خۆیان کرد خۆی گەورەش سزایدا مامۆستایان خۆی باڵادەست لە قورئانی پیرۆزدا زیندووکردنەوەی مرۆڤەکان ئەشوبهێنێ بە زیندووکردنەوەی زەوی دوای بارانباری واتە زەوی کە ئەمرێت بارانە بارێ زیندوو ئەبێتەوە خۆی باڵادەست ئەمە بۆم لێکچوانە ئەم لێکچوونە چ پەیامێکی هەیە بۆ مرۆڤایەتی ئەبێ ئێمەی موسڵمان چۆن بیر لەمە بکەینەوە بەڵێ طبعا لە چەند ئاەتێکە خوای پەروەردگار ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت إن الذي أحياها لمحيي الموتى إنه على كل شيء قدير أفرمين لنشاني ده صلاة إخوة أويك إيوة أبين أم بارانا لأسمان وباري بسر زەویەکی بورە وشک و برنگە هیچی تیا نابینی بەڵام سەیرەکەی هەر ئەوەندەی زەویەکە بارانەکەی بە تەواوەتی گەیشتێ سەیرەکەی ئەهەژێ و یعنی لەو زەویە ڕقەوە تۆوەکان دێنە دەرەوە ئەنواع و ئەشکاڵ گژوژیا و بەروبووم بۆ ئینسانەکان فراهەم دێ ئەنجا فەرمێ ئەمە نیشانەی ئەوەیە کە خوا ئەو گژوژایی زیندوو کردەوە
يعني تۆ سەیرێ و شوێنانەکە کە ژووجیانێ ئەم تۆ سبحان الله سەیرێکی ئەچێڵدرێ ئەم دیودیوەکرێت جاری وا هەیە مادەی بکوژی لێدرێ ژەهری لێدرێ جاری وای ئەسووتێنرێ کەچی سبحان الله هەر ئەوەندەی شەڕ و شۆڕ و یعنی ناڵم مادەی حتا مادەی چیمایشی لێدرێ مادەی ژەهراویشی لێدرێ بەڵام سەیرەکەی کە خوای گەورە بارانەکەی بۆ بارێنێ ئەهەژێ و یعنی ئەو درەخت و تۆوانە دووبارە سەر دەردێنەوانێ و ئەبێت تەمایی بەرەکەت و ڕەحمەت بۆ ئینسانەکان جا خوا فەرمێ ئەی ئینسانەکان خوا کە بتوانێ ئەوانە زیندوو بکاتەوە دووبارە یعنی زۆر بەدەسەڵاتە بۆی کە بتوانێ جارێکی تریش ئەم مرۆڤە لە دوای مردن زیندوو بکاتەوە یعنی تەمەن لە سوورەتەکانی تریشە خوای گەورە هەر نمونەی هێناوەتەوە بە سوورەتی کەهف و سوورەتی تریشە کە فەرمێ نیشانەی دەسەڵاتی خوا ئەوەی کە ئەو بارانە بارێنێ و بەو ئەندازێ و کشت و کاڵ و سەوزایی پێشی نەبێ و ئەم هەموو دارستان و باخ و باخاتەی پێ بەرهەم دێ وەلاخریشە ینی دووبارە و ینی بەرەو کزی و لاوازی و شک بوونە ڕوا و ڕەشە بێت و ڕەشە با بەم لاولایە ئەیبا فەرمووی ئەمە نیشانەیەوەی کە خوا دەسەڵاتی هەیە یعنی مردوەکانیش زیندوو بکات کە خوا ئەوە بتوانێەوە بکە ئەتوانێ کەسانێکیشکە لە ئەوڵەوە دروستی کردووە کە خوا فەرمێ بۆ ئاسانتریشە بۆ ئێمە دروستکردنەوەی چونکە ئینسان کە خوا ئینسانی ئێمەی لە نەبوونەوە هێناوە ینی پێشتر شێوازی ئێمە نەبووە خوای گەورە ئەم شێوازەی ئەم ئەندازەی بۆ دروست کردوین ئەم شکڵ و شێوەی بۆ دروست کردوین ئەگەر جارێکی تر ینی دروستپان کات و زۆر ئاسانە ینی تەشبیه نەبێت نمونەی بەرز بۆ خوایە وەکو ئەندازیارێکە نەخشەیەک دانێ ئەوەڵ جار دوایی ئەگەر ئەو بینایەش لابەرێ چونکە نەخشەکەی لەبەردەسایە زۆر بە ئاسانی ئەتوانێت دووبارە ئەو بینایە نەخشە بکاتەوە و دروستکات مامۆستا هەندێک شت هەیە پەیوەندی بە کاتی باران و یان بە خودی بارانبارینەوە هەیە بۆ نوێن لە ژیانی پێغەمبەرمان نادروودی خوای لەسەر بێ نوێژە بارانە هەبوو بۆ کاتانی کە باران نابارێ یان ئەوە تا هەندێک دوعا هەیە لە کاتی بارینی بارانە یان ئەوە تا باس لەوە دەکرێت دوعاکردن لە کاتی بارانە قبوڵە ئەمانە لایانی پیرۆزی ئیسلامان چۆن باسکراوە و گرنگی چییە؟ بەڵێ تەواوە ڕاستە ینی ئەوە تا وەکو جەناب ئاماژەت پێکرد دوعای بارانباری هینێ کە بارانیشی شێ و کاتانی کەەوە باران چکە باران ڕەحمەتی خوایە ئینسانیش لەم کاتانەیە بە فرسەتی بزانێ ینی زیاتر دوعا بکە زیاتر بپارڕێتەوە و هەم ئومێدمان بە ڕەحمەتی خوا هەبێ هەمیش بترسین لەوەی خوا نەخواستە ئەم بارانە بارانی سزادان نەبێ چکەوە تا خوا قەومێکی بە باران سزاداوە بە بارانی زیاد لە ئەندازەی پێویست سزاداوە و تەبان کۆمەڵێک ڕعایەتی مرۆڤەکان و مسلمانانیش کراوە لەم بە تایبەتی لە کاتی بارانەوە تا بینی جەمعی نوێژەکان هەیە کۆکردنەوەی نوێژەکان هەیە هەروەها ئەگەر شوێنەکە زۆر ناڕەحەت بوو ئیزنی ئەوەش هەیە ئینسان تەرکی جومعە و جەماعەتیش کا ینی بە شێوازێک ئەگەر زۆر ناڕەحەت بێت چونکە خوای گەورە ناڕەحەتی و قورسی و گرانی لەسەر ئێمەدانە ناوە لەم دینەیە بەڵکو ئاسانکاری بۆ کردوین و تەبان زۆر شتی تریشەیە کە ڕەنگە ئێستا ئێمە نەکەوێتە بیرمان بەڵام تەبان زۆر شت پەیوەندی هەیە بەوە بەشێکیشی ئینسان ئەم ئاوە وەکو پێویست بەکاربێنێ ینی حتا ئیسراف نەکا لە ئامادەم الحەمدوللا ئاوەکە هەیە بارانەکە هەیە ئەتوانن مەسەلەن ینی خوا عەقڵی داوە ژیری داوەتە بەشەر کە بتوانن هەندێکیشی لێ گل بدەنەوە خەزنی بکەن وەکو بڵێ بەندا و دروستکەن خەزنیکەن بۆ کاتێکەوە باران نابارێ سوودی لێ وەرگن اینجا لە کاتی بەکارهێنانیشە زیادە ڕەوی نەکەین چکەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سعدی کوڕی ئەبی وەقاصی بینی خوا لێ ڕازی بێ کە زۆر یعنی ئاوی زۆر بەکارهێنا فەرمی ئەی سەعەد ئەم زیادە ڕەویە چییە؟ فەرمی یا ڕەسوڵ الله بۆ دەستنوێژی زیادە ڕەویە فەرمی بەڵێ وەئین کونتە عەلا نەهرین جاری فەرمی بەڵێ ئەگەر تۆ لەسەر ڕووبارێکیش بی چەمێکیش بی ینی هەر ئەندازەی خۆی هەیە زیادە ڕەوی مەکە بەڵێ ئەگەر لەسەر چەمێکیش بی هەر ئیسرافە بەڵێ مامۆستا زۆر جار مسلمانان بینین کە ئەگە بارانە نوێژە بارانە نەکەن خۆی باڵادەست بە موعجزەی خۆی بە ئەوەی کە خۆی ویستی لەسەر بێ بۆ زۆر جار باران نابارێن کێشەکە لە نوێژەکەی ئێمەدا یان کێشەکە لەو دڵ و دەرونی ئێمە کە دڵمان نایەوەتە نوێژەکەمان دڵمان نایەوەتە ئەو ئەمرانی کە خۆی باڵادەست پێی فەرمووین بیکەین یان
معجزەیەکی دیکە شتێکی دیکە لە پشت ئەمەوە هەیە. بەڵێ دیارە خی پەروەردگار ڕەحم و بەزەیی بێسنوورە بەرامبەر بە ئێمە حتما هەندێک کاتی شەیە ئايات و نیشانی خۆیمان پیشانەدا لعلهم يرجعون و خوا فەرمێ تاوەکو لعلهم يذكرون لعلهم يرجعون يعني فەرمێ بۆی کە لەو تاوان و گوناهە دەست هەڵگرن بزانن کە خوا باڵا دەستە بەسەریانەوە ئەتوانێت سزایان بە بۆیە ئەبینی هەندێک کات تەبان نەکرد لە سەردەمی ئەمە لە سەردەمی زووشە و لە سەردەمی پێغەمبەری خواشە صلی الله عليه وسلم کاتی وا بووە باران نەباریوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی بردو و نوێژە بارانیان کردو خی گەورەش بە ڕەحمەتی خۆی بارانی بۆ باراندون و لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانان و داوایان لێکراوەکەوە هەوڵ بدەن ئەگەر باران نەباری زیاتر تەبان نوێژە بارانە نوێژ ینی پاڕانە و دوعاکردنە لە خی پەروەردگار و دەرخستنی زەبوونی خۆمانە بەرامبەر بەدەسەڵاتی خوا کە بڵین خۆیان گیان ئێمە زەبوونین بۆیە لە کۆمەڵێک ڕێوشوێندانراوە کە لە کتێبە شەرعەکانە بەوردی باس کراوە کە 3 ڕۆژ بە ڕۆژوو بن و لە ڕۆژی چوارەمە بە زبانی بە ڕۆژوێت و بڕۆن و ئەنجا بەجلی ینی جلی ئیش و کارەوە بڕۆن و بە دوعا و پاڕانەوە بڕۆن بچونە دەشت هەتا ئەفەرمێ مەڕووماڵات و ئاژەڵەکانیش لەگەڵ خۆیانە دەرکەن و مناڵ بەرن و ینی ئافرەتان بەرن و هەموو دوعا بکەن بپارێنەوە نوێش بکەن تاوەکو خوا ئەو بارە ناخۆشیکەوە لەسەری داناون خی پەروەردگار لەسەریان لابێت. مامۆستایەکێک لەو شتانی کە پێویستە مرۆڤ بیکە لە هەستکردن بە نیعمەتەکانی خی گەورە ئەوەیە کە ئیتر نەچێتەوە سەرپێچی و تاوان هەر لە فەرمودێکی پێغەمبەرمان نادروزی خی لەسەر بێ دەفەرمێت ئەوانەی کە زەکاتی ماڵەکانیان نادەن بارانیان لێ ئەگیرێتەوە ئەگەر لەبەر ڕۆح لە بەرەکانی تر نەبووە ڕەنگە خی گەورە بەهۆی تاوانی مرۆڤەکانەوە هەر هیچ بارانێکی نەباراندا جا ئەمە تا چەندێک گرنگە کە ئێمە ئەم نیعمەتانی خۆمان بۆ ئەبارێ و ئەو نیعمەتانە لە بەردەستمانایە دوورکەینەوە لە گوناه و تاوان و نەچینەوە سەری. بەڵێ دیارە تاوانی ئێمە هیچ زیانێک بەخوای گەورە ناگەێنێت چکە خی پەروەردگار ئەسەمەدە ئەسەمەد ینی بێنیاز لە خەڵکی و هەموو خەڵکی نیازمەندین بەخوای پەروەردگار بەڵام خی پەروەردگار وئین تەشکوروا یەڕضەه لەکم ئەگەر ئێوە سوپاسگوزاری خوا بن خی پەروەردگار لێتان ڕازیە پێی خۆشە بۆیە بێگومان ینی سەرپێچیکردنی فەرمانی خی پەروەردگارش مایەی غەزەب و تووڕەبوونی خی پەروەردگارە ئەوەکو ئاماژەت پێکرد فەرمودەکە فەرمووی ئەگەر خەڵکی لەبەرەوەی ئەم گوناهە ئەکەن ینی زەکاتی ماڵی خۆیان نادەن ئەو ماڵەکە خوا پێی بەخشیون و خوا نعمەتێکە پێی بەخشیون بەشی فەقیر و هەژاری لێ نادەن خوا بە بارانی خۆی بە نعمەتی خۆی بۆی فەراهەم هێناون کەسەکە خی گەورە لەشی ساغی پێبەخشیوە خی گەورە عەقڵی لێزانانەی پێبەخشیوە کە تیجارەتەکە و بازرگانیەکە و ماڵ و سامان پێکێنێ یعنی وا شێشتا لەو بەشە زۆرەی کە خوا پێیداوە خوا داوای بەشێکی کەمی لێ کردوین کە میسانە نایدا خی پەروەردگار پێی ناخۆشە فەرمێ ئەگەر لەبەر ئەوە نەبێت کە خوا هەر ئەم مەخلوق هەر مرۆڤی نییە لەسەر زەویدا خی پەروەردگار گیانداران و مەخلوقاتی تریشی هەیە ڕەحمی زۆرە بەرامبەر بەوانە لەبەر ئەوانە ڕەحم بە ئێمە شەکە بەڵام بێگومان ئینسان بەردەوام بوون لەسەر گوناه و تاوان و حساب نەکردن بۆ خی پەروەردگار جورمێکی گەورەیە و سەرنجامێکی خراپ و شومی ئەبێ لەسەر زەویدا وەکو ئێستا لەسەر زەویدا ئەیبینی ینی خی گەورە بەس جۆرێک لە جۆرەکان ئینسانەکان سزادا و گرفتاری ناڕەحەتیانەکە وەکو فەرمێتی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا فەرمێتی ئەوەی کە پشت لە بەرنامە و یاسای منکە ئەوە ژیانی قورس و تەنگ و ناڕەحەت ئەبێ. مامۆساکەم لەسەر زیادە ڕۆیکردن بۆستین لە ئاودا ئیسرافکردن زۆر جار خانمێک دەبین لە بە دەرگا بە چەندین کاتژمێرێک خەریکی بە دەرگاکەیەتی مەسەڵەن ئاوێکی زۆر سەرفەکایان کەسێک ئۆتۆمبیلەکەی بە هەمان شێوە بیشوە زۆر ئیسراف لەو ئاوە ئەکا ینی ئێمە قەدری بزانین بۆی کە ئەگەر نەبێت چی ینی ئەگەر ئەوە نەبێت چی با زۆریش بێ با هەبێت بۆ خۆ داماژ پێ فەرموویەتی هەل لەناو لەسەر بەحرێکی شابی نابێتەوە ئیسرافکەی ئەمە تا چەند گرنگە تاک بە تاکیم کۆمەلگای ئێمە کە تووشی چەندین جار تووشی بانی ساڵی پارمان بین تووشی قەیرانی ئاو بووین بێ ئاوی بووین پێویستمان پێ بوو
بەڵێ بێگومان ئەو نیعمەتانی کە خوا پێداوین دیارە بۆ خۆشگوزەرانی ئێمە بۆ ئەوەیەکەوە ئێمە چێژ لە ژیان وەرگین بە خۆشی بژین ئاویژنێکێکە لەو نیعمەتانە دیارە بە فیڕۆدان و بە زایەدانی شتێکی کارێکی نەشیا و خراپە خی پەروەردگار پێی ناخۆشە ئینسان زیادە ڕێوی بکە لە بەکارێنانی ئاوە لە بەکارێنانی خواردنە لە شتێکە سوودی نەبێ بڵێ چینە گەشت و سەیرانێک خواردنێکی زۆر بەرین و بیڕێژین فڕێ دەین سوودێکی نەبێت و ئەم ئاوەش کە خوا پێی بەخشیوین ینی هەم سوپاسی خوای لەسەرکە هەمە پێی پێویستی ژانی سوودی لێ وەربگرین زۆر کەسە بینین لە ناو جاریوە لە ناو مزگەوتەکانی ئێمە هەستی پێکەین بازێ برا ماشەڵا کە بەلوعە کاکاتەوە بەجارێ ئاوەکە هەڵڕژێتە خوارەوە ئەڵی لەسەر دەریاچێ نازانم ئاوە بە ناڕەحەتی هەم جارێ بە ناڕەحەتیە گاتە ئێمە پاکە کرێتەوە پاکژەکرێتەوە و خەڵکانێک خی گەورە سەلامەتیان کە ماندووە بن لەگەڵم ئاوایە هەتا گاتە دەستی بە وەسواسیەوە دەستنوێژەگرێت بە وەسواسیەوە دەستنوێژەگرێ سەیرەکەی جاری وایە لەوانەیە بە 20 لیتر دەستنوێژێکی بۆ ناگیرێ ئەمانە لە ڕاستیە جۆرێکن لە ئیسراف جۆرێکن لە گوناه جۆرێکن لە بەزایەدانی ئەو نیعمەتانی کە خوا بە ئێمەی بەخشیوە ئەبینی ئینسان پەشیمانە بۆ ئەوەی کەەوە ئەو نیعمەتەی بە فیڕۆدا و سوپاسی خوای لەسەر نەکردووە چکە سوپاسکردنی خوا لەسەر نیعمەتەکان بەو شێوازەیە کە ئینسان ئەو نیعمەتە بەو شێوازە بەکاربێنێ کە خوا پێی خۆشە خوا سەرۆت و سامان و ماڵی پێداوە لە چاکەیە بەکاری بێنێ خوا نیعمەتی ئاو و کارەبا و لە ساغی پێداوە لە تاعەت و عیبادەتی خوایە لە چاکەکاریە بەکاری بێنین ئینشاءڵڵا خوای گەورەش بۆمان زیادە دەکات چکە فەرمێتی لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر ئێوە سوپاسی نیعمەتەکانی خوا بکەن خوا نیعمەتەکانتان بۆ زیادەکات بە پێچەوانەشەوە وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید خوا فەرمی ئەگەر سپڵە بن پێ نەزان بن بەهی خوای نەزانن بە دڵەوە سوپاسی خوای نەکەن وەکو پێویست بەکاری نێن و بە فیڕۆی بن و بەزایی بن و قەدری نەزانن ئەوە بەڕاستی سزای خوا سەختە مامۆستا لێستادا سپاس بەخۆی گەورەکەم بارانە باریەوە دەشت و دەرێکی سەوز و جوانمان هەیە خەڵکی تر ڕۆکەنە سەیرانگاکان بۆ گەشت و سەفەری خۆیان ڕەنگە زۆر شوێن بگەڕێن بچنە ناوچە دوورەکان لەوێ هەندێک کەس هەیە بەداخەوە ینی سەرچاوەکان پیسەکە زەرەر بە ژینگەکە ئەگەێنێ بۆ شوێنە عەزێتی ئەو گیاندارانە ئەیە کە لەو ناوچانن ئەمە تا چەندێک گرنگەکە ئینسانی مسلمان ڕۆکاتە ئەو شوێنانە زەرەر بۆ شوێنە نەگەێنێەوە پاک و خاوێنی ئەو شوێنانە ڕابگرێت بێگومان ئینسان لە گەشت و سەیرانیشە ئەکرێ چێژێکی معنەوی وەرگێ بۆی کەەوە ئەم سەوزە جیا و شاخ و درەخت و کانی و سەرچاوانە ئەبینین ئەمانە هەمووی نیشانەی دەسەڵاتی خوایە لە پاشانە سوودی لێ وەرگرین بەکاری بێنین بۆ خۆشی خۆمان و ئەوەش بزانین کەەوە لە دوای ئێمەش خەڵکانێکی تر دێن یعنی ئەگەر بە پاک و خاوێنیەوە بەجێی بێڵین ئەگەر پیسی نەکەین یعنی من دڵنیام ئینسان جۆرێک لە چێژی معنەوی و ڕوحی وەرەگرێ کە چەند خۆشە خەڵکانێکی تر دێنە ئەو جێگەیە دوعای خێر بۆ تۆکەن ئەڵێ فڵانە کەس ئای ڕەحمەتی لێبێ هەر کەس لێرە بۆ یا ڕەبی خوا جەزاتان باتەوە خوا پاداشتان بات خوا لە شتاتان کات چەندێک بە جوانی بەجیانێشتەوە چەندێک بە جوانی شوێنەکان خاوێن کردووەتەوانێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڕەشەی کردووە لەو کەسانی کەوا ژینگە پیسەکەن لەو کەسانی کە یعنی قەدری ئەم نیعمەتە نازانن فەرمی ئەی مسلمانان ئیتەقوا اللەعانەین فەرمی ئەی مسلمانە ئەی هاوڵان خۆتان لەو دوو شتە خراپە بپارێزن کە مایەوەیەکەوە لەعنەتتان لێ بکرێ جای ئەکرێن لەعنەتەکە لە خوای گەورەشەوە بێ لە خەڵکیشەوە بێ فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وما اللعانان أو لعانانات شيء يعني أو شيء فرمي الذي يتخلى في طريق الناس أو في ظلهم فرمي أو كسانا رجاي خلق في سكن جاءوا كاتانا مثلا كتواليتوش يعني مرافق وأمانة كم بو خلق يعني جوينا داود لها شوينيك بو يستاشي لسربي لدشتو درابيني جوينا داته لشويني نشاوة دز بقاوة يعني لشويني نشاوة مثلا دایب و پیس و پۆخڵی وینەکانی فڕێ ئەدا بۆیە ئەما بێتەوەی کە خەڵکی جنێوی پێ بڵێ خەڵکی لعنەتی لێ بکە خەڵکی دوعای شەڕی لێ بکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی لە سەر ڕێگای خەڵکیە لە سێبەری خەڵکیە ئەم درەختە یعنی ئێمە ئیسراحەتێکمان لێ کردووە خەڵکی تریش دێ شوێکی لێدا ئیسراحەتێکی لێکە بۆیە زۆر گرنگە ئەبێ برایان و خوشکانمان
ینی ڕەچاوی ئەوە بکەین و ڕەچاوی ئەوە بکەین کە بەڕاستی بێزارکردنی خەڵکی ڕەنگە ینی هەوەسێکی شەیطانی بە ئینسان لە چەند لەحزەیەکە چێژی لێ ببینێ بەڵام دوایی بە دڵنیاییەوە خەفەتی فێخوا بێتاقەتە بێ پێی و دڵی تون دەبێ بۆی کە عەزێتی خەڵکی داوە جا لە ڕێگاوبانە هیوا هەیە بە ئۆتۆمبیلەکەی و بە هۆڕین و بە دەنگ بەرزکردنەوە و بە سەوتی ناخۆش و گۆرانی بێزارکەر و ینی ئەنواع وەشکاڵ شت کە ئەکرێ ئینسان بەرامبەرەکەی پێ بێزار بکە ئەمە شتێکی ناڕەحەتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه فەرمی ئینسان ئیماندار نییە تا ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەشت پێت خۆش بێت جای ئینسان ئەوەل بیری لێ بکاتەوە وردی بکاتەوە یعنی هەموو کارێکی باشەگرێتەوە پێت خۆشە خەڵک ڕێزت لێ بگرێ پێت خۆشە خەڵکی بێزارت نەکە پێت خۆشە خەڵک شوێنەکەت پیس و پۆخڵ نەکە پێت خۆشە خەڵک باش بێ لەگەڵ تا ڕێزت بگرێ هەموو ئەمانە انشاءالله بەرامبەر بە خەڵک خۆی گەورە پاداش بات و مامۆستاگیان سپاس بۆی کە لەگەڵمانە بووی سپاس بۆ بەڕێز مامۆستا یوسف محمود زارایانی کە لەم چاوەڕە لەگەڵمانە سپاس بۆ ئێوەش و خۆی گەورە پاداشتی خێرتان باتەوە و هیواداری انشاءالله قسەکانمان سوودێکی و کەڵکێکی هەبوو بێ بۆ ئامین ئینشاءالله ڕێز و حورمەت و سڵاومان چاو خۆش مامۆستا یانزەتی کێشە